خب ما زمان تقریبا حدود 10 دقیقه بعد از این اتفاق رسیدیم به اونجا و هنوز بعضی ها بودن که زنده بودن توی اون واقعه. لو کاتەیە کێمە هاتین 10 دقه تێپەڕی و بەسە بۆ بارانکردنی هەڵەبجە هەڵبەتە لەو کاتەیە هەندێک لەو کەسانە لەو بریندارانە مابوون خەڵکی زیندوی تیا بوو. به شکل طبیعی اون اتفاقی که تو اون فضا افتاده بود یه اتفاق خیلی بزرگ و وحشتناکی بود. ئەو ڕووداوەی کە بەڕاستی لەوێ ڕوویە ڕووداوێکی زۆر مەترسیدار و گەورە و ترسناک بوو. اون چیزی که ما اونجا میدیدیم مملو از جنازه هایی بود که از زن و بچه و مرد و جوان و پیر که روی زمین ریخته بودن. ئەوەی کێمە بینیمان لەو کاتەیە لەو سەردەما لەو دۆخەیە لەو ڕووداوەیە ئەوە بوو کە جەنازەیەکی زۆر کەوتە بۆ بە ژن و پیا و مناڵ و پیر و هەموو نەوعێکی تیا بوو. واقعا یک اتفاق غیر انسانی بود که در تاریخ اتفاقاتی از این دست واقعا کم نظیر بود یک همچین جنایتی. بەڕاستی ڕووداوێک بوو ئەوەنە گەورە و ترسناک بوو کە لەو سەردەمەدا وەلا تا ئێستاش ڕووداوێکی هاوشێوەی ئەوە لەو کاتەیە ڕووی نەیابوو. اون چیزی که از دست ما بر اومد این بود که ما هم بتونیم عکس‌ها رو ثبت بکنیم هم بتونیم اونایی که اونجا بودن رو نجات بدیم. ئەوەی کە لە دەست ئێمە هات لەو کاتەیە ئەوە بوو ئێمە بتوانین وێنەکانی خۆمان بگرین لەو کاتەیە و لە هەمان کاتە ئەوەی لە دەستیشمان بێ هاوکاریان بکەن و ئەوانە کە بریندار بوون ڕزگاریان بکەین. من امیدوارم که تونسته باشیم دینمون رو به مردم کرد ادا کرده باشیم. ئومێدەوارم کە توانێ بێتمان هاوکاریکمان کردبێ و پەیامەکەمان گەیاندبێ بە خەڵکی کوردستان. ببینید اون عکس‌ها خب طبیعتاً ما آژانس ایرنا بودیم و عکس‌ها در واقع اونجا رفت ولی از طریق آژانس ایرنا به سراسر جهان مخابره شد. ئێمە لە ڕێگەی ئاژانسی ئێرناوە هاتبووین ئەو سەردەمە سەر بە ئاژانسی ئێران بکارمانە کرد و کاتێک وێنەکانمان گواستەوە بۆ ئاژانسەکە لە ڕێگەی ئاژانسەکەمانەوە ئاژانسی ئێرناوە بۆ سەرانسەری جیهان بڵاو کرایەوە.